پارێزگاریکردن لە ژینگە و پێدانی ئاوی خاوێن بە هاوڵاتیان بە شێوەیەکی دادپەروەرانە. پەرلەمانی کوردستان لا کۆبوونەوەی ئاسایی گفتوگۆی دەربارەی ژینگە و تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆ کرد بەتایبەت کە لە ماوەی ڕابردوودا بەستنی پێوەری ئاوی ماڵان و کەم و کوڕیەکانی ناڕەزایەتیەکی زۆری هاوڵاتیانی بەدوای خۆیدا هێنا. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئەگەر کۆبوونەوەکانی پەرلەمان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ درێژەیان هەبێت و بەردەوام بن دەتوانرێت بکرێت بە فشارێک بۆ سەر حکوومەتی هەرێم تاکو و بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان باشتر بکرێت. بێگومان ئەگەر پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ کۆبوونەوەی ئاسایی خۆی هەفتانە گرێ بدات بە پێی پەیڕەوە گەر جارێک بۆ دوو جار کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات ئەو فشارە زۆرەی کە لەسەر پەرلەمانە کەمە بێتەوە و ڕۆڵ بۆ پەرلەمانە گێڕدرێتەوە و ڕۆڵ بۆ پەرلەمانتارانە گەڕدرێتەوە. ئەو لیژنە معنیانەی کە لە پەرلەمانە تەشکیل کراون کە 16 لیژنن هەڵسن بە کاری خوان و بە دوواداچوون بکەن تەمان کاری پەرلەمانی یاسادان و چاودێریکردنە ئەگەر هەر لیژنەیەک بە کاری پیشەیی خۆی هەڵسی لە چوارچێوەی کاری خۆیدا بێگومان ئەو فشار و پاڵەپەستۆی هاوڵاتیان کە هەیە کەم دەبێتەوە. تێبینی هەیە لەسەر هەندێک بڕی زۆر دیاری کراوە بۆ نمونە تیژک خراوەتە زیاتر عقوبات لەسەر هاوڵاتی بەڵام بە هەندێک بڕگە و مادەی زۆر کەم باز لە ماف و چۆنەڵی مافی هاوڵاتی کراوە لە چوارچێوەی پرۆژە یاساکە. لە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی پەرلەماندا ژمارەیەک لە پەرلەمانتاران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسییان لەو ئۆتۆمبیلانە کرد کە بە قاچاغ هێنراونەتە نێو هەرێم و هەوڵی ئەوە دەدرێت بەناو بکرێن. ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی نایاسایی و بێسەرەتا بە قاچاغ داخڵکراون و ئێستا بەسەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بڵاو بوونەتەوە هەڵبەت هەندێکیان لە گەراجەکانە ڕاگیراون هەڵگیراون بۆ ئەو کاتێک کە بڕیاری ژمارەکردنیان ئەدرێت. طبعا ئەم ژمارەکردنی ئەم ئۆتۆمبیلانە بڕیار وایە لە ئایندەیان ئەم ئۆتۆمبیلانە ژمارە بکرێن. ئێمە چەندین دار هۆژاریمان داوە لە مەکامە بەڕاستی زەختێکی زۆر هەیە لەسەر وەزارەتی ناوخۆ لەسەر ئەنجومەنی وەزیران بۆی ئەم ئۆتۆمبیلانە ژمارە بکرێن. ژمارەکردنی ئەم ئۆتۆمبیلانە بە بیانووی ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژارە بەڵام ڕێک بە پێچەوانەوەیە لە هێنانی ئەم ئۆتۆمبیلانەیە نزیکی 100 میلیۆن دۆلار قازانج کراوە بۆ چەند بەرپرسێک و چەند کەسێک کە بە قاچاقی ئەم کاریان کردووە. ئێستش لە ژمارەکردنیان ناجارێکی تر 10 میلیۆن دۆلاری تر قازانجەکەن. لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بەشێک لە پەرلەمانتاران هەوڵی جوڵاندنی ئەو دۆسیانە دەدەن کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی خەڵکەوە و لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیشەوە فرامۆش کراون. لەو چوارچێوەیەشدا لەسەر داوای عومەر گوڵپی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لیژنەیەک بۆ بە دوواداچوونی قاچاقچیەتی دەرمان و شیری منداڵان پێکهێنرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.